پرسیاری هاوڵاتیشتری بەڕێز دەربارەی منداڵەکەی دەڵێ سڵاو دکتۆر مناڵەکەم جوڵەی زۆر و تەرکیزی کەمە تەمەنی 6 ساڵ و 2 مانگە 6 ساڵە 2 مانگە بێ وای لێ هاتووە پیشانی دکتۆری میە شروعی بۆ نووسیوە وێنەی شروبەکەشی بۆ ناردوین ئایا تا چەند مانگ بەکاری بێنم بۆ قسە و شتیش باشە ڕەنگەکانە ناسێت تا ژمارە دەش ئەزانێ بەڵام هەنێ جوڵەی هەیە و هەموو شتێکیش ئەزانێ و ئەقلی پێشتێ بە نووسین شت نازانێت بچێ بۆ قوتابخانە خۆی فێرە بێت ئەم هاوڵاتی بەڕێزە دەربارەی نەخۆشیەک باسی کردەکەم نەخۆشیە زیاتر نەخۆشیەکە بەشێکی زۆری لایانی دەرونیە کە مناڵەکان جوڵەیان زۆرە لەگەڵ ئەوەیە تەرکیزیان کەماواتە هۆشیان لەسەر شتەکان تەرکیز ناکەن ئەم نەخۆشیە فرە هۆکارە ڕەنگە بەشێک لە هۆکارەکان بۆ ماوەی بێ ڕەنگە بەشێکی پەیوەندی بە ئەوە بێ کە منداڵەکە ئەو شتانی لە دەوروبەرە بری دەکەوێت بۆ نمونە زۆر بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان لەم سەردەمەیە زۆر ئالوودەبوون بەوانە و کەمتر یاریکردن بە یاریە ذهنی و عەقڵیەکان کەمتر تێکەڵاوبوونی مناڵان کەمتر کۆمەڵایەتی بوون ئەمانە هەموو هۆکارن هەندێک جاریش هەنێک کێشە و گیر و گرفت لە ناو خێزانەکانە ئەبێتە هۆکارێک کە مناڵ ئەم جۆرە ڕەفتارانە وەرگرێت دەربارەی چارەسەرەکەی و ئەو وێنەی ئەو شروعەی بۆی ناردوین بەڵێ ئەو شروعەیەکێکە لە چارەسەرەکان بەڵام بەڕاستی پێویستەکەم هاوڵاتی بەڕێزە متابعە واتە جار لە دوای جار بچێتەوە بۆ لای پزیشکە بەڕێزەکەی خۆی بۆ ئەوەی چکە تەنها وەرگرتنی شروع لەم جۆرە نەخۆشیانەدا چارەسەر نیە ڕەنگەشتی تری پێویست بێ لە نمونەی تێکەڵاوکردن و کۆمەڵایەتی بوون و هەندێک بابەتی چارەسەری دەرونیش بۆ ئەم جۆرە نەخۆشیانە بە هەمان شێوە گرنگە